زیاتر لە 16,000 دۆنم پارچە زەوی کشت و کاڵی بۆتە کێشە بۆ خاوەنەکانی. بە پێی تاپۆ زەویەکان لە ناو سنووری ئیداری حکوومەتی ناوەنددایە، بە پێی شوێنی جوگرافیش دەکەونە سنووری قەزای کفریەوە. ئێستا خاوەنەکانیان لە نێو بەرداشتی دوو ئیدارەی جیاوازدا دەستەوەستان لێی ماونەتەوە. بۆ کارەکەی زراعی بڵێن زراعی ئەو دیم پشگیریمانەکە باز بەڵام زراعی ئەم دیم ئەڵێ ئێمە جاروایە ئەڕاتە سەر قانونەکە ئەڵێ ئەم ئەرزە ئەوەلیاتی لە ئێمە نییە هیچمان پێ ناکرێت کە هیچمان پێ ناکرێت بێڵن بە ئێمە شتێ بکەین ئەیشیکەین ئەمانەوێ بۆ نمونە معمەلی تایتە معمەلی شامپۆیە خەڵک هەلی کار دووسێ ئەو زەویانەی ئێمە مقاتعی 15 تلیشانی پێڵێن ئەکەوێتە نزیک کفریوە وەکو ئیداری و نەخشەی قەیدەکەی عاید حکوومەتی عێراقیە وەکو نزیکە لە کفریوە. کاتێک ئێمە بین خەڵک زۆر هەیە خەڵک هەموو نزیکەی 1000 عایلە زەوی هەیە زەویەکە خۆی 16,762 دۆنمە هەمووی خەڵکی کفریە ئەوەی کە بەناوێتی بەڵام کێشەکەوەی خەڵک ئەوێ پرۆژە بکە معمەل ئاسن بکە بەنزیخانە بکە هەموو ئەو پرۆژەکان کفری بە تەواوەتی داتەپاوە لە ڕووی گەشەی ئابووریوە لەبەرەوەی ئەم زەویان ئەم کێشەی ئەم زەویانە هەیە ئەم زەویانە ئەچین لە ئیجازە ئێنین لای حکوومەتی عێراقی و لای حکوومەتی هەرێم ناخوا ئەچین بۆ لای حکوومەتی هەرێم کتابمانەیە ئەڵێ کاکە وەکو ڕسمیات من عاید من نیە من ناتوانم ئیجازە بدەم. دەیانەوێت کارگەی پیشەسازی یان باخی کشتتوکاڵی لەسەر دروست بکەن بەڵام ڕێگەیان پێ نادرێت. پارچە زەویەکان لە ڕووی یاساییەوە لە نێو سنووری ئیداری ناحیەی جەبارەی سەر بە پارێزگای دیالەیە. سنووری جوگرافیشیان تێکەڵ لەگەڵ قەزای کفریدا. کێشەکە دەرچەی یاسایی گەرەکە. ئێمە لە ڕێگەی ئیدارەی گەرمیانەوە هەوڵە دێنەوە کێشەیە بەڵە کێشەیەکی حەیەویە لە کفریە ئەکەوێتە خواروی کفری مقاتعەتی لیشانە هەوڵە دێن لە ڕێگەی یاساییەوە دەرچەیەکی یاسایی بۆ بدۆزینەوە لە ڕێگەی ئیدارەی گەرمیانەوە لە ڕێگەی وەزارەتی زراوە بەاعتیبارە ئەو عەرزانە ئەو زەویانە هەمویان سنفیان کشت و کاڵیە بەبێ موافقەی وەزارەتی کشت و کاڵیش ناتوانین هیچ ئیشێکی لەسەر بکەین لە هەوڵداین چارەسەری ئەو کێشەیە بکەین لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و ئیدارەی گەرمیانە. ئەمە بەشێکە لە لێکەوتەکانی جێبەجێ نەکردنی مادەی 140 دەستوری عێراقی. گرفتی زەوی وزاری هاوڵاتیان لە نێوان کفری و ناوچە دابڕێنراوەکاندا قوڵە. جگەلەوەی بۆ خاوەنەکانیان کێشەیە ڕێگرێکی بەردەم گەشەکردن و فراوانبوونی کفریشە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.